لێرە خەڵکی ئاسایی کە لە شەقامەکان دەیانبینی جوانن چونکە ئەوان لە ژیانی ڕۆژانەی خۆیاندا جلوبەرگی نەتەوەی خۆیان دەپۆشن. سڵاو لێبێ بەخێر بێ بۆ کوردستان. وەک دەزانرێت تۆ دیزاینەریت و گەشت کردووە بە زۆرینەی وڵاتانی جیهاندا. چەند وڵات گەڕاوی؟ لە نێوان 20 بۆ 30 وڵات: مەنگۆلیا، چین، مەغریب، بۆلیڤیا، پێرۆ. زۆر وڵاتم بینیوە. ئێستا لێرەم بۆ پرۆژەیەک کە ناوی ڤێستیمۆندیە. ڤێستیمۆندی پرۆژەیەکە کە دەیەوێت پەیوەندی دروست بکات لە نێوان خەڵکی وڵاتەکەی من و ئەو وڵاتانەی کە سەردانیان دەکەم. بۆ نمونە من ئێستا لێرەم و ئیلهامم لە جلی کوردی وەرگرتووە بۆ دیزاینکردنی دوو کراس و لێرە لەگەڵ بەرگدورە کوردەکان کار دەکەین و لەو قماشە خۆماڵی هەتانە کراسەکانم دروست کردووە. ئەو کراسە کوردیت پێ چۆنە؟ بڵێ ئەم قماشە سروشتی نییە و دەستکردە. بۆچی؟ لەبەرەوەی کەرەستەکانی قماشەکە سروشتی نین و قماشەکەی دەستکردە و لە کەرەستەی سروشتی دروست نەکراوە دەزانی پێویستە سوود لە ڕابردوو وەربگرین چونکە لە ڕابردوودا ئێمە کەرەستەی سروشتیمان بەکاردێنا وەک خوری و لۆکە یان وەکو کەتان. لە ئیتالیا ئێمە بە هەمان شێوە کاناپامان هەیە. جۆرێکی زۆر لە ئیشکردن هەیە بەڵام ئێستا خەڵک دەیانەوێت کەرەستەی دەستکرد بەکاربێنن چونکە هەرزانترە. بەڵام گرنگە باس لە کللتوری خۆت بکەیت بۆ پاراستنی کللتوری خۆت و گرنگە پارێزگاری لە سیستەمەکە بکەن کە قماشی پێ دروست دەکەن. بۆ نمونە ئێمە دوێنێ لە ئۆسلۆ بووین، لەوێ کۆمەڵێکی زۆری خەڵک بەیەکەوە لەسەر دروستکردنی مۆم کاریان دەکرد. یەکەمین کەرەستە کە بەکاردێنرا بۆ دروستکردنی جلی کوردی لە تورکیاوە هاتبوو لەبەرەوەی هەرزانترە. بەڵام لێرە ئێوە خوری بزن و مەڕی باشتان هەیە کە زۆر گرنگن بۆ بەکارهێنان. لێرە بەشێک لە پیاوان خوری بزن بەکاردێنن بۆ جلە کوردیەکانیان. ئەوە هەر زۆر گرنگە. پێی دەوترێ شاڵ. دەزانم بۆ نمونە لە ئیتالیا ئێمە هەموو شتێکمان لە دەستداوە. خەڵکوا دەزانن ئەمە لە ئیتالیا دروستکراوە مۆدەیە بەڵام هەمووی ساختەیە چونکە لە ئیتالیا ئێمە کەرەستەی خۆمان بەکار نایەنین. ئێمە قوماش لە هیندستان، چین، ئەمریکای لاتینی دەکڕین بەڵام ئەمە بەرهەمی خۆمان نییە. لێرە ئەوە زۆر سەرنجڕاکێشە. بۆ نمونە ئێوە زاخۆ و هەڵشۆ و هەورامانتان هەیە. ئێوە زۆر ناوچەی بەرەمێنانی خوریتان هەیە. ئەوە زۆر سەرنجڕاکێشە چونکە کراسەکە تەنیا کاتێک ناپۆشرێ کە دەڕۆنە دەرەوە. جیاوازی چییە لە نێوان کوردستان و ئەو وڵاتانەی سەفرت بۆ کردوون؟ بۆ نمونە هیندستان و کۆلۆمبیا زۆر حەزیان لە مۆدەی جیهانیە کە زۆر کاری بۆ دەکەن. کۆلۆمبیا بۆ نمونە زۆر کار دەکات لەسەر قماشی سروشتی، ڕەنگی سروشتی. ئەوان بەیەکەوە لەگەڵ دروستکەری قماشەکە کار دەکەن و بە هەمان شێوە خەڵکی زۆر شارەزاشیان هەیە لەو بوارەدا. لە هیندستان جیاوازە لەبەرەوەی ئەوان زیاتر کار لەسەر فاست فاشن دەکەن بەڵام هەندێک براند هەن کە کار لەسەر مۆدەی خۆیان دەکەن بۆ پارێزگاریکردن لە ناسنامە و جلوبەرگ و کللتوری خۆیان. بۆ نمونە جیکاماک کۆترو کە من کاریان لەگەڵ دەکەم. بۆ نمونە لە ڤۆگ هەموو کەسێک ڤۆگ ماگەزین دەناسێت ئەوان دیدگایەکی زۆر جوانیان هەیە. ئەوان کار لەگەڵ خانمان دەکەن و نانەوێت زیان بە ژینگە بگەێنن بۆیە ئەوە زۆر جێی بایەخە. لێرە خەڵکی ئاسایی کە لە شەقامەکان دەیانبینی جوانن چونکە ئەوان لە ژیانی ڕۆژانەی خۆیاندا جلوبەرگی نەتەوەی خۆیان دەپۆشن و ئەوە گرنگە. ئەوان شەڕواڵیان لەبەرە؟ بڵێ وە قماشەکە زۆر گرانە بەڵام خەڵکەکە دەستێک جلی کوردیان هەیە بە قماشی سروشتی. ئەوە زۆر جوانە هەتا ئەگەر زەحمەتیش بێ بۆ خەڵکەکە دەستخستنی ئەو جۆرە قماشە خەڵکەکە دەیانەوێت. هیوادارم لە داهاتوودا خەڵکی وڵاتەکەی منیش بتوانن ئەوە بکەن. تۆ شەڕواڵت لەبەر کردووە؟ شەڕواڵ مەبەستم پانتۆڵە. بڵێ من ئیلهام و وەرگرتووە لە شەڕواڵ و چۆغە بۆ دروستکردنی کراسەکانم. دەتوانی پێوەی ڕاکەی مەلە بکەی شاخەوانی بکەی؟ بڵێ بۆ هەموو وەرزێکیش گونجاوە زۆر پێوێنەیە وە زۆریش ئاسوودەی کە دەیپۆشی. بڵێ